Tag, action. لا تۆری یەکەمین بەرنامەی بەیانی باش کوردستاندا باز لە تابلۆ جۆر بە جۆرەکان دەکەین، باز لە تێڕوانین دەکەین بۆ منەتاکەی کە تابلۆیەک ئەبینێت تا چەند گرینگە لە مانەکەی تێبکات، ئەوانەی کە بەشێکی زۆر لە مانەکانی تابلۆ تێناگەن. ئەمە هۆکارەکەی بۆ ژینگە بۆ ئەوبارودۆخە دەگەڕێتەوە یاخود بۆچی دەگەڕێتەوە. بێگومان من گفتگۆی زیاتری ئەم بابەتە دەکەم کە ئەمڕۆ میوانداری مامۆستا هوبی ڕسوولم کردووە کە شێوەکار بەشێکی ڕاستەخۆ لە سودیۆ ئامادەیە. بانی باش مامۆستا خێربێ. باش سپاس بۆ باش. سواز بۆ تۆش. با باس لە تابلۆ جۆر بە جۆرەکان بکەین بوونە بە تایبەت هاوڵاتیانی دەکرێت بڵێم کورد بەراورد بە ڕۆژئاوە کەمتر لەمانە و پامی تابلۆکان تێ دەکەن، دەکرێت بڵێن ئەمانە هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە. ژینگە بارودۆخ ئەمانە دەگەڵین هۆکارن بۆ ئەمە یاخود بەگشتی هۆکارەکان چی؟ یەکومان بۆ هۆکارانی جەنابەت ئاماژەت پێ بەش بە حاڵی خوان کاریگەریان هەیە. کاریگەریەکی تریش ئەوەیە کە ئێمە مێژومان لەگەڵ هونەری شێوەکاری بە تایبەتیە مێژوویەک نییە کە درێژ بێت، هەمووی تەمەنی مێژووی هونەری شێوەکاری لە کوردستانی باشوور بە تایبەتی ئەگەڕێتەوە بۆ نزیکەی 50 ساڵێک. دوای ئەوەش هونەری شێوەکاری هونەری شارنشینە، لای ئێمە هێشتا شارەکان بەو شێوەیە گەورە نەبوون کە پێداویستی مۆزەخانە و گالەری و ساڵۆنی هونەری و ئەوانەی تیا دروست بوو بێ و خوڵقا بێ. بۆیە بەڕاستی ئێمە ڕۆشنبیری هونەریمان نەگەیشتەوە ئاستەی کە بتوانرێت تاچی کورد پێشوەرگرێ و تێگەشتنی هەبێ بۆ هەموو ڕەهەند و قوڵایی و ئاراستەکانی هونەری شێوەکاری. ئێرە شاتوانین بە تایبەت بڵین هونەری شێوەکاری مۆدێرن و دوای مۆدێرن، چونکە هونەری کلاسیک یاخود ئەو هونەرانی کە زیاتر فۆرمی واقعی بەکارێنن تاچی کورد یاخود جەماوەری ئێمە یا خەڵکی ئێمە ئەتوانن مامەڵەیەکی چێژوەرگرتن و تێگەشتن لەگەڵ ئەو جۆرە هونەرانە بکەن. ئەبینین تا ئێستا ئەو بابەتانی کە ئافرەتێکە لەسەر بە گۆزەیەکەوە لەسەر کانیەک دانیشتووە یا بابەتی مێژوویە یا ئەو بابەتانەیە کە دەربارەی لادێن، ئەمانە هەمووی جێی چێژوەرگتنن یا دیمەنێکی سروشتیە یا دیمەنە بابەتە فۆلکلۆریەکانە، ئەمانە هەمووی جێی تێگەشتن و باڵین پێشوازیکردن لە خەڵکی لای ئێمە چێژ لەو جۆرە هونەرە ئەبینن هەتا ئێستش مامەڵی پێوەکەن و نەک خەڵکیش، یانی ئێمە بە نمونەی ئەوە بێنینەوە کە دەسەڵاتدارانی حکومەت لە پشت سەریانەوە زۆر جار کە دیمەنێ دەرەکەوێت دەسەڵاتدارێکی حکومەت دەرەکەوێت قساکە ئەگەر یا لە هۆڵێکە کۆبوونەوەی کۆمەڵی سیاسی کوردە یا کۆمەڵی دەسەڵاتداری حکومی کووردە سەیەکەین لە پشتەوە ئەو تابلوانەی دیارن زۆرینە ئەو تابلوانن کە واقعین، ئەو تابلوانن کە یا دیمەنێکی سروشتیە یا بابەتێکی فۆلکلۆریە یاخود چەند ئەسپێکە یا شتێکی وە، ئەوانە زیاتر دەرەکەون. ئەمەش خۆی لە خۆیە عنی گزارشتە لەوەی کە تاچی کورد بە تاچی نێو دەسەڵات و ناو حکومەتی شۆ تاکو تاچێکی ئاسایی جگە لە نوخبە ئەو تاکانن کە هێشتا چێژ و مامەڵیان لەگەڵ ئەو جۆرە هونەرانەیە کە توانن ڕاستەوخۆ بابەتێک پێشکەشکەن. بەڵام کاتێک کە کێشەکە دێتە سەر هونەری مۆدێرن لەویانایە کە بینەری ئێمە تاچی ئێمە ناتوانن بە پێی پێویست مامەڵە و با بڵێن چێژوەرگرتنیان لەگەڵ کاری هونەریە ئەنجام بن. ئەمەش بۆ خۆی لە ئەوروپا
بەڕاستی سەردەمێک و با بڵێن زەمانێکی زۆری بیستووە تاوەکوت تاکی ئەوروپی تاکێکی ڕۆژئاوایی بتوانێت چێژێکی تەواو لەو هونەرە وەربگرێ. بە نزیکی زاوتی مۆدێرنە لە ئەوروپایە لە ڕۆژئاوایە 50 ساڵ نیو سەدەی بیست تاوەکو بتوان لێ بە میلی بکرێ. ئەمیش بە پرۆسێسێکی زۆر دوور و درێژ لەو پرۆسێسانە مەسەلەن بوارەکانی پەروەردە یەنە ناوە بەشداری ئەکەن و بەشداری کاریگەر ئەکەن. ئەم بابەتان ناکرێتە پەیڕە و میتۆد لە ناو قوتابخانەکانە هەر لە باخچەی ساوایانەوە تاوەکو زانکۆ واتە وەزارەتی پەروەردە ڕۆڵی تێئەبینێ، وەزارەتی خوێندنی باڵا ڕۆڵی تێئەبینێ. هاوشانی ئەمانیش دەستگا ڕاگەیاندنەکان و دەستگا بە کولتوری و ڕۆشنبیریەکانیش سنتەرەکان ئەمانش هاوشانی ئەوە بەشدارن لە بڵاوکردنەوەی ئەو جۆرە ڕۆشنبیریە کە مرۆڤی تاکی ئەو کۆمەڵگەیە چۆن بتوانێت چێژی تاواتی و بەهای تاواتی ئەو کارە هونەریانە هەڵسەنگێنێ و چێژی لێوەرگرێ و لێی تێبگا. ئەوان لەم پرۆسەیە تا ئێستا بە بەردەوامی کارەکەن. کاتێک تۆ چیتە ئەوروپا سەردانی مۆزەخانەیەکەی، سەردانی جێیکی هونەریەکەی، سنتەرێکی هونەریەکەی، ساڵۆنێکی هونەریەکەیت، گالەریەکەیت، سەیرەکەی تا ئێستا بەردەوام ئەوان لە خوێندکارانی باخچەی ساوایانەوە ئەمە خوێندکاران ئەهێنن تا ئەگاتە سەرەتایی و تا ئەگاتە ئامادەیی و تا ئەگاتە چۆچۆکوێ و تا زانکۆش ئەمانە ئەیانهێن و بەردەوام ئەو کادێرانی کە لەگەڵ خۆیانان و ئەو کادێرانش کە لە ناو مۆزەخانە و جێگە و دامەزراوە هونەریەکانن هەردووچیان زۆر کارامایانە، زۆر شارەزانە ڕۆشنبیری هونەری، ڕۆشنبیری چێژوەرگتن ئەبەخشن بەم نەوانەوە بدوینەوە. ئەمە کارکردنیشی بەردەوامیەوێ کە بەنەوەیەک و دوان تەواو نابێن. وەگوتم ئەوروپیەکان تا ئێستا خەریکە. من لە سەفەرێکما بۆ ئیتالیا بۆ فلۆرەنسا یەکێک لە با بڵین خانووی بنەماڵی خێزانی مێدیچی کە خێزانێکی زۆر هونەرپەروەر بوون کاتی خۆی و فەرمانڕەوایەتی شاری فلۆرەنسایان کردووە. پۆلێک گەنجم بینی کە وەستا بوون پرسیارم لێکردنتم ئێوە لە چۆ هاتن لە ئەمریکاوە هاتین. تەسەڵکانی لە ئەمریکاوە هاتون لەگەڵ مامۆستاکانیانە بۆ بینینی جێگەکان بە تایبەتی. ینی هەر بەوەنە اکتیفان پێنێنەوە بە فیلمێک یا خود بە لە ڕێ ئینتەرنێتەوە بیبینن. نەخێر تا ئێستاەوە ئەرچیتە ژوورەوە نی لە مۆزەکانی ئەڵمانیاکە دیومە خوێندکارانی باخچەی ساوایان دوای ئەوە هینی ئیبتیدایی یا قۆناغی سەرەتایی دانراون زۆر بەوردی بابەتەکانیان بۆ ڕوونەکرێتەوە ڕۆشنبیریان پێدرێت کە ئەژڕۆنەوە دوای ئەو مناقەشە ئەکەن لە قوتابخانەکانیان داوای راپۆرتی کورتیان لێکن داوای ڕێیان لێکن بە پرۆسەیەکی وا دوور و درێژە بەڕاستی ئەم کارە ئەکرێ. باڵێ مامۆستا سەبارەت بۆی کە لە هەرێمی کوردستان تا چەند گرنگی دراوە بەم بابەتانە ئەو ڕۆشنبیریانە لە تاکی کووردە زیاتر گەشە بسەنێت پەرە بسەنێت لەگەڵەوەشدا بووم نەکە پێشنگایەک دەکرێتەوە تایبەت بە تابلۆی جۆر بۆ جۆر تا چەند گرنگە ئەو کەسی کە ئەم تابلۆی نەخشاندووە لەوێدا بوونی هەبێت ئامادە بێت بنەشی بکاتەوە بڵێ من پەیامەکەم لەم تابلۆی ئەوە دەگرێتەوە یاخود لە خوارەوەی تابلۆکە ئەم جۆرەشی کردناوەنەوە هەبێت ئەمانە تا چەند گرنگە زەڕورە بوونیان هەبێت. بۆ خۆی ئەوە بابلین سیستمێکی پەیڕەوکراو نییە لە جۆری پیشاندان و نمایشکردنی کاری هونەریە تاکو لێرە بکرێ. ئەگەر بشکرێ ئەوە توانێت زۆر بەشێکی بچووک ینی جزئی لە ناو پرۆسەکە بەدەست بێنێت چونکە ئەو ڕۆشنبیرکردنە گشتەی ئێمە پێویستمانە بۆ خەڵکی بەگشت بۆ جەماوەر بەگشت بۆ تاچی کورد بەگشت لەویانە کۆتایی نایە بەوەنە بەدەست نایەت بەڕاستی. وەگوتم ئەبێ لایەنێکی کاریگەری وەکو وەزارەتی ڕۆشنبیری وەکو وەزارەتی پەروەردە وەکو وەزارەتی خوێندنی باڵا بێتە سەرخەت بۆ ئەم جۆرە کارانە و کاری تیابکە و بە بەردەوامیش وەگوتمنەوە بە دوایینەوە دەکرێت بڵێن لە ناوەندەکانی خوێندنەوە پێویستە دەست پێ بکرێت. بەڵێ بە بێگومان ئەبێ لەوێ دەستێ لە ئەوروپاش هەروایان کردووە بۆیە تاچێکی ڕۆشنبیریان بەرهەم هێناوە. من لەیەکە لەو خانەوادانی کە لە ماڵیان بووم لە هۆڵندا بۆ نمونە دوو کچیان هەبوو کە لە قۆناغی ناوەندی بوون ئەوان دەربارەی ڤانکوخ بۆ من ئەدوان بە شێوەیەک ئەدوان دەربارەی ڤانکوخ و کارەکانی ڤانکوخ باوەڕکە خوێندکارێکی من لە کۆلێژ خوێندکاری با بڵێن ئازنێوەند بۆ خوێندکارێکی ئاسایی من لە پەیمانگەی هونەرجوانەکان نەی ئەزانی ئاوا باسیکە
ئەمە پرۆسەیەک نییە ئەو چوو بێ بۆ پێشنگایەک و لێ فێریان کرد بێ هونەرمەندەکە باسی بۆ کردنە ئەمە پرۆسەیەکی گشتگیرە لە قوتابخانەکەیەوە دەست پێەکە بۆیە هونەرمەندیش بۆ خۆی با بڵین هەڵگری پرۆسسی بە ڕۆشنبیرکردنی جەماوەر نییە ئەبێ ڕەخنەگر بێتە ناوە ئەبێ کادێری تایبەت بێتە ناوە بۆیە وە گوتم کاتێتەوە چیت ئەو کادێرانی ئامادە کراون لە ڤاتیکان بۆ نمونە قسە بۆ تۆ بکەن لە کڵێسا گەورەکان یاوەکوت لە مۆزە گەورەکان سێکی کادێری زۆر وریان زۆر خاوەن ئەزمونن کە ئەدوێن کە ڕۆشنبیری ئەبەخشن کە ڕێنمایی ئەیەن یەکسەر هەستی پێەکەی کە ئەمانە چەند وەربوون چەند بەدیقەتن چەند بە سەلیقە پەروەردەکراون چەند خاوەن ئەزمونن ئەم پرۆسێ بەمانە ئەکرێ بە خودی هونەرمەندەکان خۆیان ناکرێ بۆیە ئەوەی ئەگەر هونەرمەند ئەوەش بکات لە غیابی لە ونبوونی ڕەخنەگر و با بڵین کادێری پەروەردەکاری چێژوەرگرتنی هونەریە پرۆسەکەی هونەرمەند هەرمێنێتەوە پرۆسێکی زۆر بچووک چونکە لە پێشەنگەیەکە چەند کەس ئەچێ ئێستا لە دوای ڕاپەڕینەوە وردە و لە پێشەنگاکان چۆڵ بوون پێشەنگای وا هەیە 2 ڕۆژە پێشەنگا هەیە 1 ڕۆژە جاری وە هەر ئەو کەسانی کە ئەهلی هونەر و هونەرمەندن ئەچن خۆ ئەوانیش پێویستیان بەوە نییە کەسێ بێ هونەرەکانیان نخبان خۆیان لەو بابەتە ئێستا بە پێچوانەوە خەڵکی گشتی ناچن بۆ پێشەنگاکان بۆچی وا دیاری کراوە بۆ منە ئەوانەی سەردانی ئەم پێشەنگایانە دەکەن بە تایبەت بۆ شێوەکاری بۆچی هەمووی نخبەیە لەبەر ئەوەی ئێستا ئەو پەیامەی ئیراوەتۆ بە هونەر کە پێش ڕاپەڕین پەیامێکی نەتەوەی و شۆڕژێڕی بوو کە خەڵک هەمووی وابەستەی ئەو پەیامە وێسە و پەیامە کۆتایی هات و پەیامە لەسەر شەقامێک بەڕوونیە توانێ بوو تێپێویستی بە تابلۆ نەماوە لەبەر ئەوە تابلۆکەسە پەیامێشکەی هەڵگرتووە کە ئەو پەیامە جێگرنگیدانی خەڵکی گشتی نییە بۆچی جێگرنگیدان نەک لەبەر ئەوەی پەیامەکە خۆی بێبەهایە نە لەبەرەوەی خەڵک ڕۆشنبیری بەرامبەر ئەو جۆری پەیامە نییە بەڵام ئەوروپیەک ڕۆشنبیری هەیە کە ئەو پەیامە چەند گرنگ ئەگەر پەیامێکی ئیستاتیکی بێ یاخود پەیامێکی هەڵگری جۆرێک لە ئایدۆلۆجیا یا لە هەزر بێت کە ڕێک ئەو ڕاستەوخۆیەتی نەبێت لەسەر هزرە باوەکەی ناو کۆمەڵگا بەڵام ئەوان جێگرنگیانە بەڕاستی بۆیە وەگوتم پەروەردەیەکی وا لە هەر لە قۆناغی باخچەی ساوایانەوە بۆ سەرەتای بۆ دواتر پەروەردەیەکی وایی تاچی کۆمەڵگەی خۆیانەکەن کە ئەو هەسوکە پێویستە بچێت بۆ پێشەنگا و پێویستە ئاگای لەم بابەتە بێت و سۆراخ و بەدواداچوونی بۆ بکە. بەڵێ مێت بزانم تێکەڵکردنی ڕەنگەکان و پەیامەکان لە مامۆستاهبی زیاتر چی لە خۆ دەگرێت زیاتر کار لە چ بوارێکدا کردووە لە چ بوارێکدا ئەنی هەوڵت داوە خولیات بە زیاتر قوڵ بیتەوە ڕەنگ هەمیشە جیهانێک کاریگەرە بۆ هونەرمەند هاوکات جیهانێکی هەستیاریشە تا ئاستێتوان بن جۆرێک لە مەترسیداری شتیا دەست بدەن بۆ ڕەنگی زۆر لە کاری هونەریە بۆیە زۆرێک لە هونەرمەندان زۆر دەست نابن لە نیگار کێشەکان بە تایبەتی دەست نابن بۆ ڕەنگی زۆر لە کارەکانیانە ڕەنگ توانایەکی گەورە و فراوانی هەیە بە تایبەت لە کارکردنی کەسێکی وەکو من کە پشتبەستێکی زۆرم بە فرەیی ڕەنگ هەیە لە کارەکانمە ئەوە ئەتوانێت جۆرێک لە تەبابوون و ڕاکێشان بۆ بینەر بۆ چاوی بینەر دروستکە چونکە تاکەکان و بینەری کاری هونەری بە تایبەت کاری شێوەکاری خۆیان بێگومان بە شوێکی ڕاستەوە خۆ جۆرێک لە سۆزداریان لەگەڵ ڕەنگ هەیە تاچی کۆمەلگا هەر خۆی گرنگێکی تایبەتی بە ڕەنگ هەیە چکە ڕۆژانە بەریەکەوێت لە جلوبەرجی خۆیان لە دیکۆری ماڵەکەیە لە هەڵبژاردنیا بۆ هەر شتێک لە ژیانی ڕۆژانەیە بۆیە تۆ لە ڕێ ڕەنگەوە ئەتوانی پردێکی پەیوەندی تایبەت دروستکەیت لەگەڵ بینەری خۆتە بینەری کاری هونەریە من زۆر جار کەسانێک هەبوون هاتوون کاری هونەری منیان دیوە وتیان ئێمە لە کارەکە تێناگەین بەڵام چێژمان لە ڕەنگەکان وەرگرتووە یا کارەکان کڕیوە لەبەر ئەوەی زنجیرە و پێکاتە و ڕێزەی ڕەنگەکانیان بەدڵ بووە داڕشنەوەی ڕەنگەکانیان بەدڵ بووە ئەوە کاریگەری خستۆتە سەریان بۆیە ڕەنگ ئەو کاریگەری گەورە جێڕێت بەڕاستی کە ڕۆڵەکی ئاوا ئەگەر بینەرەکە بۆ خۆشی لە کارە هونەریەکە و پەیامی ناوەڕۆکی کارە هونەریەکەش تێنەگا بەڵام چێژی ڕەنگەکان ئەکات ئەوە بێتە مایەی بۆ گوتم بەستنی پردێکی پەیوەندی کە دواترەی پەڕێنێتەوە هەڵبەتە بۆ تێگەشتن و بۆ
تێڕامانی زیاتریش لە کارە. بەڵێ کاتە مامۆستا دەکرێت بڵێن هەر تابلۆی کە بینەران ئەوانەی کە دەکرێت بڵێن لە تێکەڵکردنی ڕەنگەکان شارەزانین یاخود بینەرێکی ئاسایی لە پەیامی تابلۆکە بەتەواوەتی تێبگات ئەم پەیامی تابلۆیە لە چ بارودۆخێکدایە یاخود پەیامەکەی چی لە خۆ دەگرێت ئەمانە گرنگە ئەم جۆرە هۆشیارانە لە نێوان چاکەکاندا هەبێت. بێگومان گرنگە چونکە بەشێکی باشە لە ژیان وەگوتم ئەجینا بۆچی لای ڕۆژاکان وەکو جەنابەت ئاماژت پێ بۆ لای ئەوان ئەمە ئامادەیە ئەم توانای ئامادەیە و فێرکراون ئەگەر گرنگی خۆی نەبێ بەڵێ بۆیە وەگوتم ئەکرێت لە لای ئێمەش ئاشنایەتێک دروستکرێت بە تایبەتی ئێستا شارەکانی ماوە دەودە گەورابن بەڵام بەداخەوە کە تا ئێستا وەک خۆتان ئەزان مۆزەخانەیەش یا چەند مۆزەخانەی تیانە بۆ چەند قۆناغێک و سەردەمانێکی هونەرجا جیهانی بێ یا هی ڕۆژهەڵاتی بێ یاخودی کورد خۆی بێ کە ئەبوو ئێستا هەبووە ئێمە خوێندکارەکانمان ببردایە لە قوتابخانە سەرەتایی و ئەوانی تر و ئەوانی ترەوە بەردەوام گەشتی تایبەت ڕێکخرایە بۆ ئەوێ لەوێش کادێری وەگوتم بەتوانە و کارامەی لێ بۆیە کە بتوانێت فێری چێژوەرگرتنیان بکە فێریان بکە چۆن سەری ئەمە بکەن و لە مەنهەج و میتۆدی قوتابخانەکانە هەبوایە و وەگوتم لە زانکۆ هەبوایە تاوەکو خوێندکار تاوەکو تاچی کورتاچی ئەو کەسانی کە بەناو بوارە جاجەکانی خوێندنە تێپەڕن بەش بە حاڵی خۆیان هێندەی کە پێویست کات ڕۆشنبیری هونەری وەربگرن و توانای چێژوەرگرتنیان هەبێ و لەویشەوە توانای تێگەشتنیان هەبێ لە کاری هونەری. بەڵێ کاتە تا چەند گرینگە بۆم نەشێوەکاران ئەوانەی تایبەت تابلۆ ئەنەخشنن ئەو بارودۆخ و ئەو دۆخی کە ناوچەکەی ئەوی تێدابوونی هەیە پیایدا تێپەڕ دەبێت بۆم نام هەندێک دۆخەیە کە دەیەوێت لە ڕێگەی تابلۆیەکەوە هەست و سۆزەکانی تێکەڵ بکات یاخود هەندێک دۆخەیە بۆم نە تایبەتە بە جیهانی بۆم نە ئەوانەی کە کۆچ دەکەن ئەوانەی کە لە ئیجەدا گیان لە دەستدەدەن ئەخینکەن ئەمان تا چەند گرینگە لە تابلۆکانیشیاندا ڕنگ باتەوە. هەروە بووە ئێستش هەر لای ئێمەش و لە جیهانیشە هەروایە کۆمەڵێ هونەرمەندن زۆر دەست و برد ینی لەگەڵ ئەو بابەتانە لەگەڵ ئەو ڕووداوانە دێنە دەست و کار ئەکەن کە ئەمڕۆ لە جیهاندا یا لە ناوچەکەی ئێمە بە تایبەتی کاریزمای هەیە کاریگەری هەیە دەنگانەوەی هەیە زۆر بە زووی دەستی بۆ ئەبن ئەمانش هەڵبەتەوە ئاکات کە ئەو کارە هونەریانە بۆ خۆی دەنگانەوەی خۆی هەبێت زووتر بچێتە ناو خەڵکەوە ملیبوون بەدەست بێنێ لە ڕێی ئەو ناوەڕۆکی کە هەڵیەگرێ بۆیە من لە ئەوڵا باسی گرنگین هەڵگرتنی ناوەڕۆکم کرد لە کاری هونەریە لە پێش ڕاپەڕینەوە بۆ دوای ڕاپەڕین بیری نەتەوەی کورد لە پێش ڕاپەڕینە چکە بیرێکی چەپێنراو بوو بەڕاستی بیرێکی قەدەقەکراو بوو گرنگ بوو لە کاری هونەریە ببیندرێتەوە لای تاچی کورد بۆیە ناو پێشەنگەکان و ناو شانۆگەریەکان و ناو کۆڕەشیاریەکان و هەمووی زۆر قەڵەباڵغ بوو بەڵام دواتر وەگوتم ئەو بیرە کە لەسەر شەقام بە شێوە ئاسایەکەی مارەسەکرایتر تاچی کورد پێویستی نەما بچێ بۆ ئەو جێگانە بۆی گوێی لەو وتارە بێت کە وتارێکی نەتەوەیە ئەم ڕووداوانش کە جەنابەت ئاماژەت پێ بێگومان ئەمانج کاریگەری خۆیان هەیە و کاری لەسەر کراوە زۆر جاریش ڕۆژئاواییەکان زۆر بە دوای ئەو ڕەنگانە و کاریگەریە گەڕێن لە ناو هونەری ئێمە بۆ نمونە چەنان پێشەنگا لەسەر ئەنفال یا چەنان پێشەنگا لەسەر یا کاری هونەری لەسەر کۆچکردن و ڕەوکردن و وڵات بەجێهێشتن یا لەسەر شەڕی داعش یا بەرەنگاربوونەوەی تیرۆر لەسەر ئەوانە زۆر کار هەبوو لەبەر ئەوەی هەڵگری ئەو جۆرە ناوەڕۆکە و پەیامە بووە داوت نامەی بۆ کراوە پەڕینەوەی بۆ کراوە کە بچێت لە وڵاتانی ئەوروپی لە وڵاتانی ڕۆژئاوایی نمایش کرێت و گرنگی پێ بدرێت. بەڵێ تا چەند گرینگە بۆم ڕەنگەکان لەگەڵ یەکدا گونجاندنیان هەبێت بە تایبەت بۆم نەوەرزەکان کە ئەبینیت وەرزی پاییز دێ زیاتر پەنادەبنە بەر ڕەنگی زەرد یا خۆت بەهار کەمێک پەنادەبنە بەر ئەو ڕەنگانەی کە لە سروشدا بوونیان هەیە دەکرێت بڵێن ئەمانش گۆڕانکاریان بەسەردادێت بەپێی وەرزەکان ڕەنگەکان ئەم بابەتانە وەگوتم ئەوە پابند و پەیوەستە بە هەستیاری هونەرمەندەکانەوە ئەکرێتەوە سەرخۆی بەڵێ ئەو هونەرمەندانی وەگوتم مامەڵەی زۆریان لەگەڵ ڕەنگا هەیە بێگومان بەرەو کاریگەریان ناکەون تەمەنیش زۆر دەورە بینێ تۆ هەر ببینە تەمەن لە مرۆڤ خۆشیە ئەو جلەی کە تۆ ئەمڕۆ حەزلێ ئەو ڕەنگی حەزلێ پێش 10 ساڵ حەزلەی نەبووە وانە 10 ساڵی کەش
باوەڕ بێ ئەگۆڕێت چێژوەگرتنی تۆ هەتا بۆ هەروایە وانە لە وێنە کۆنەکان نایبینن جارە پێکەنی لە چۆنەوەم لەبەر کردووان یا بڵین وێنەی 650کان نەبین دە ئێستا سەی دەکرێتەوە لەلایەن ئەمنەوەی ئایا چۆن ئەو لەبەرکرا یا مۆدێلەکەی یا فۆرمەکەی یا ڕەنگەکەی ئەمە پابندە نەکرد بە وەرزەکانەوە پابندە بە تەمەنیشەوە پابندە بە جۆری هەستیاری هونەرمەندەکانەوە هەستیاری تاک هەتا شۆ گوتم ڕەنگ کایەکە بەردەوام مرۆڤ لە جیهانە لە ژیانە مرۆڤی کوردی شەڵبەتە بەریەکەوتن و کاریگەری لەسەر ئەبێ و بەجێ هێڵێ و وەریەگرێ و ئەیاتەوە و بۆیە تەمەن دەورە بینێ و ڕۆشنبیر بوون زیاتر دەورە بینێ ئەو ڕەنگانی لە لادێ هەن ژیانێکی سەرەتاییان هەیە کەسەکان سەرەتایی بیرەکەنەوە جیاوازە لەو ڕەنگانی کە ناو شارەکانن لە ناو شارەکانیش ئەو ڕەنگانی کە لای چینێکی باڵان جیاوازە لەوانەیە لە لای چینێکی ناوەندن لە ئەوروپای مێژووی سەردەمەکانی پێشا هەروە بووە چینەکانی باڵان نەکە ڕەنگیان جیابوو و هونەرێکی تایبەت بە خۆشیان هەبووە کە مثلا پێیان هونەری کورتوازی ئەمە هونەرە لە فەرشیانە لە جێگەیانە لە ڕاخەریانە لە جل و بەرجیانە لە دیوار و لە سەقف و لە هەموو جێگەیەکیانە لە کورسیانە لە هەموو ئامڕازەکانی ژیانە ڕەنگیاوەتەوە تاگەشتەوە بەو کارە هونەریانەی ئەوان بەکارێن هێناوە هەڵیان واسیوە جیابۆ لەوەی کە چینی ناوەند بەکارێن چینی ناوەندی جیابۆ لە چینێکی ئاسایی گشتی کە ئەوان حەزیان بەچی بووە زۆر جار هونەر دابەزیوە بۆ ئەوان جار هونەریش سەرکەوتۆ بۆ ئەو چینە بەرزانە بۆ ڕازیکردنی ئەوان بەپێی دەسەڵاتی چینەکان لەناو کۆمەلگا و بەپێی سەردەمە مێژوویەکان بۆیە ئەمە ئەگۆڕێ بەڕاستی هەمیشە لە گۆڕانکاری گەورەیە وە گوتم لە کاری هونەریشا بە تایبەت لەسەر هونەرمەندە گەرباسکەین وتم ئەگەڕێتەوە بۆ هەستیاری هونەرمەند بای چەند مامەڵەکە لەگەڵ دنیای ڕەنگە وە گوتم هەندێک هونەرمەند کەمتر مامەڵە لەگەڵ فرەی ڕەنگاکەن زۆرتر کۆمەڵی ڕەنگیان گرتووە لەسەر ئەوە کارەکەن قۆناغ بە قۆناغیژە گۆڕێ وتم ئەوانیش بە پێی تەمەنیان و ڕۆشنبیری زۆرتریان و کرانەوەی ئاسۆی معریفیان لەسەر هونەر و لەسەر کەرەسەی هونەری و لەسەر ستایلی ئیشکردنوانە ئەگۆڕێ و گۆڕانکاری بەسەر ڕەنگەکانیشانە دێت کات دەکرێت بڵێن مامۆستا ئەوەی کە ڕەنگەکان بۆ منە چەند ڕەنگێک دیاری دەکات یاخود ئەوانێت تەنها بە قەڵەم وێنە ئەنەخشێنێت تابلۆیەک ئەنەخشێنێت ئەمە تەنها کێتەوە سەرە حەزو خولەی ئەو شانۆکارە ببوورە ئەو شێوەکارە یاخود ئەوەی کە تابلۆکان ئەنەخشێنێت تەنها پەیوەندی بۆ هەیە بۆ نە بەشێکیان هەیە بە بۆی زەیتی وێنەی جۆر بە جۆردانێ بەشێکیان هەیە بە ئیپۆکسی بە ئەکریلیک ئەم بابەتانە ئەوەش پابندە بە جاریە بە قۆناغەکانی کارکردنی هونەرمەندەوە تۆ زۆر ئیشی قەڵەمی بابڵێن ڕەش تێمە پێڵێن قەڵەمی ڕەساس ئەوانەی بە ئەوە کارەکەن زۆر جار لە سەرەتای کارکردنن دوایی دەگمەنە تایبەتە ئەگەر هونەرمەندێک ئەو جۆرە کەرەسەی هەڵبژێرێ بۆ شێوازی کارکردنی گشتی خۆی کە بەردەوام بەوە ئیشگا کە من ئەوانەی لە جیهانەوە هەن کەسانەکەن حەزیان بۆ دنیا ڕەش و سپیە بۆیە زۆر جار دەست بۆ ئەوە ئەبن دا هەر ئەوەش نییە جاری وایە خەڵوزیە جاری وا هەیە هەرگەر بە بۆی زەیتیش بێ هەر بە ڕەش و سپی ئیشەکەن بڵین جاری وا هەیە بە ڕەنگەکانی کەش هەر دەست بۆ ڕەش و سپی و جۆری خۆڵەمێشیەکان و ئەگەر ڕەنگێکی کەمیە لە ساردەکانیا لە گەرمەکان ڕەنگە دوان هەڵبژێرن ئەمەش وەکو هەستیاری و هونەرمەندە و چێژ و ڕوانگەی خۆی بۆ ڕەنگ بەڵام زۆربەی کارکردن بە قەڵەم بەڕاستە خۆی پەیوەندە بە قۆناغە سەرەتاییەکانی کارکردنی هونەرمەندە و تا پێ ئەگاچکە قۆناغە ئەکادیمیەکان بۆ پەروەردەبوونی هونەرمەندێ بۆ دروستبوونی نیگارکێشێ سەرەتا لە قەڵەمەوە دەست پێەکە بۆ ئەوەی هونەرمەند فێر بێت چۆن مامەڵە لەگەڵ فۆرماکە لەگەڵ شکڵاکات چۆن بەرجەستەی کات چۆن درێژی و پانی قوڵی دەربێنێ سێبڕماچی بزانێ بۆ دەربێنێ پێوانە و ڕێژەکان تاو دەربێنێ دواتر خۆی تووشی کێشەی ڕەنگکە ئەمەش بێ لەوەی دوایە کە ڕەنگی ژێتە پێشەوە جا ڕەنگی ئاوی بێت یا پاستیل بێت یا خو دوایی زەیتیش بێ ئاکریلیک بێ هەر جۆرێکیش لەم کەرەسانە بۆ خۆی کێشەی تەکنیکی خۆی هەیە بۆیە قۆناغ بە قۆناغ لە ئەکادیمی پەیمانگەکانە ئەدرێ بە خوێنکار تاوەکو ئەو قۆناغا بڕێ ئەنجا بێت فێری ئەمەی تریان بێ و ئەو کێشە و ئاڵۆزیانەی هەر کامێک لەو ڕەنگان لەو بۆیان لەو کەرەسانە هەیەی بەجیاتر دراسی بکات. باشە لاوانە ئێستا بەشێک لە بینەران کە سێری ئەم بەرنامەیە دەکەن حەز بکەن ئەوانیش تابلۆ بنەخشێن دەکرێت بڵێن لە ڕێگەی خوڵ و دەوراتەوە هەر تاکێک بێت دەتوانێت تابلۆیەک بنەخشێنێ؟
بێگومان هەرواش کراوە زۆرێک لە کەسان من ڕێکەوتم کردوون لە ماڵی خۆیانە بۆ هیچ شتێک نار بۆ خۆیان وێنە ئەچێشن و کارەکانیان پیشان ناوم نیگارەکانیان هەیە وەکو ئارەزوێک هەیە وەکو گزارشکردنێک لە دیوە ڕۆحەکانی خۆی سۆچار لە ڕۆژئاوا زیاتر لە تەمەنە دوورەکانە کە مرۆڤەکان خانە نشین ئەبن ئەگەنە تەمەنی خانە نشینی دەست بۆ کاری هونەریە بەن زۆر بەیان چونکە دنیایکی ڕۆحی زۆر تایبەتە کە ئەوان لەو تەمەنا پێویستیان پێبێ کاری بۆ ئەکەن لەو کایەشە بەرەنجامی تایبەت و سێر جاریوا بەدی دێت بەڕاستی و کاری زۆر تایبەت و ناوازە جاریوا دروست دەبێ بەڵام گرنگ هونەر هەر ئەمێنێتەوەی کە سەلوایەک بە ڕۆحی تاکەکان باجا لە هەر تەمەنێک و لە هەر جێگەیەک و ڕێگەیەکان بێت باش مامۆستامێت باسی کتێبەکەتمان بۆ بکەی باز لە ناوڕۆکی بکەی بوری زانیاری ورتر و چارتە سەبارەت بە کتێبەکە پێم خۆش بوو کتێبەکە ئەمە دوا کتێبمە کە نووسیومە سیانزە هەمین کتێبە کتێبێکە بۆ میتۆدی خوێندنە زیاتر دوایش بۆ کتێبێکی بابڵین سەربەخۆش ئەتوانێت وەکو سەرچاوەیەک بەکار بێ کتێبی دوو هەمە چوە کتێبی یەکەم لە 2022 دەربارەی هونەری ئەوروپی بەڵام ئەو قۆناغێک بۆ لە هونەری ئەوروپی و سەردەمانێک بۆ ئەمە سەردەمانی دوای ئەوەیە ئەمە لەمانێ ئەو لە سەدەکانی ناوەڕاست و ڕێنسانس بووە ئەم لەمانێریزم تا مۆدررنیزم ینی لە دوای ڕێنسانسەوە تا هاتنی مۆدررنە بینی یاخود نێوانی ئەو دوو قۆناغە هەستیارەیەک لە ڕێنسانس و لە مۆدررنە بابەتەکە نزیکەی 5 ساڵ زیاتر خەریکی بووم بە بەردەوامی و بە پچڕ کتێبەکە 536 لاپەڕەیە نزیک 350 پراوێزم بۆ نووسیوە بۆ ڕوونکردنەوەی زیاتر بۆ خوێندکاران و خوێنەرانی هونەر 50 لاپەڕی دوایینەی بۆ تابلۆکان تەرخان کراوە کە بە ڕەنگا و ڕەنگ چاپ کراوە جۆری هەشت ڕێبازی هونەری بە نزیکیە گرێتە خۆی کەوتم بە مانێریزم و دواتر باڕۆک و ڕیکۆکۆ و هونەری کلاسیکی نوێ و دواتر قوتابخانەی نیگار کێشان بە ڕەنگی زەیت و ئاوی لە قوتابخانە ئینگلیزی بۆ دیمەنی سروشتی ڕۆمانتیک ڕیالیزم لەگەڵ پێشڕافائیلەکان ئەمانە هەم یەکرێتە خۆی بەڵام لەژێر باڵی ئەم هەشت ڕێبازە و چەنان گروپی هونەری چەنان دەستەی هونەری قوتابخانەی هونەری جیاجیا دروست بووە ئاراستە هونەری جیاجیا دروست بووە کە ئاماژەم پێواون بە نزیکی زۆریان بۆ یەکەم جارە لە ناو ڕۆشنبیری شێوەکاریە ئاماژیان پێ بدرێت بۆ خوێنەری کورد و بۆ خوێندکارانی کورد زۆر بەوردی کتێبەکەم نووسیوە بەڕاستی وەگوتم ماوەیەکی زۆر پێوی ماندوو بوو 5 ساڵ خەریکی بووی 5 ساڵ زیاتر خەریکی بووم بەڵێ ئیترە ئەمە ئێستا وەگوتم وا هەوڵە دەین کە لە پەیمانگە و لە ئەکادیمیەکانی کوردستان بڵاوی کەینەوە بەجێژ ناساندنی بۆ بکەین لە چەند سنتەر و جێگەیەکی هونەری کە داوەتنامەم پێگەیشت و بانکێشتیان کردوم کە بچم ناساندنی بۆ بکەم بۆ کتێبەکە ئیترە وردەوەدا کەوینە سەر ئەوەی کە بڵاوی کەینەوە وەگوتم کۆمەڵێ زانیاری زۆر تایبەت و وردی تەیە کە تا ئێستا دەست بۆ نەبراون سەرباری ئەمانش هەمووی هەر ئەوە نییە کە زانیاریەکان هێنرابێت و زانیاری نوێتیابێ کۆشین و هەوڵی خۆم لە بەرەنجامگیری بەرەنجامی نوێم دەرهێناوە لە کارەکانە و دەستم بۆ هەندێک بەرەنجام بردووە کە بەرەنجام و هەوڵی و تێڕامانی خۆمە کە بەکارم هێناوە و منیش لی خۆشم لێ بەرپرسیارم لەسەر هونەری ئەوروپی چەنان پەیوەندی و بەراوردم دروست کردو لە نێوان ئەم قۆناغە و قۆناغی مۆدرنە و هەندێکیش بۆ پۆست مۆدرنەش کە ئەمانە تەنها بابڕین لێرا کراوە لە شوێنی کە دەست بۆ نەبراو بۆ ئەو جۆرە بابەتانە بە خۆشحاڵی و بە شانازی وەڵام کە مشتێکی وام کردو وە گوتیش من لێی بەرپرسیارم و ئەتوانم مناقەشەی بکەم لە هەر کۆڕ و کۆبوونەوەیەکا بێت تاوەکو ئەم بەراوردۆم بەرەنجامگیریان بۆ ئەوەیەک تاوەکو خوێندکاری هونەری کورد و خوێنەر هی هونەری بتوانن زۆر باشتر زۆر ورتر لە هەندێک ڕایەڵە و پەیوەست تێبگەن لە نێوانی ئەم قۆناغە هەستیارە و قۆناغەکانی دواتری خۆیان زۆر سپاس بۆ مامۆستا هۆبی ڕەسوڵ شێوەکار سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکان سپاس بۆ